بینەرانی ئەزیز ئەم کاتتان باش گفتوگۆی ئەم جارەی دووجار بێرکەرەوە تایبەتە بە هەڵبژارنەکەی 21 ئەیلولی ڕابردوو بە دیاریکراوی تاوتوێی ئەو پرسیارە دەکەین کە ئاخۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان توانی تەرازوی هێز لەم هەرێمەدا بگۆڕێت ئایا چیتر گونجاوە بە پارتی وێکێتی بوترێت لایەنەکانی دەسەڵات هەڵبژاردن چی گۆڕی و چەندە لە ئاستی پێشبینی لایەنەکاندا بوو بەشێکی ئەندامانی پارتی دەڵێن ئەم جارە هەموو کوردستان چاوی لە پارتیە وەکو براوەی یەکەم و کۆتایی و لە بەرانبەریشدا هەندێکی دیکە پێیان وایە یەکێتی لە کاروانەکە دوا کەوتووە و لەگەڵ ئەوەشدا چی دیکە پارتی ئەو براوە ڕەهایە نییە کە بێمنەت بێت لە ئۆپۆزیسیۆن لە نێو ئەم دوو بۆچوونەشدا ڕایەک هەیە پێی وایە هەموو لایەنەکان براون و گۆڕانکاری ئەو کاتە دێتە ئاراوە کە هەموو بەشدار بن لە پێکێنانی حکوومەتدا نەک لایەنێک یان دوان حکومڕانی بکەن و هەموو کەرت و پۆستەکان قۆڕ بکەن و لایەنێکیش هەر ڕەخنە بگرێت و هیچ بەرپرسیارەتێک لە ئەستۆ نەگرێت. بەرپرسێکی باڵای یەکێتی دەڵێت دەسەڵات بوون بە دەنگی کەم و زۆر نییە و یەکێتی لە دێگەڵە بەملاوە دەسەڵاتە کەواتە ئەمە ئەو بۆچوونە ناسەلمێنێت کە باسکردن لە گۆڕینی تەرازوی هێز لە هەرێمی کوردستاندا تەنها قسەیە و گۆڕینی تەرازوی هێز پێویستی بە ئیرادەی دیموکراسخواز و بڕوابوونی تەواوەتیە بە ڕادەستکردنی ئاشتیانەی دەسەڵات. بەڵێ بینەرانی ئەزیزم بۆ ئەم ئەڵلقەی دووجار بیر بکەرەوە میوانداری دوو بەڕێزمان کردووە. میوانی یەکەممان کاک ئاریان فەرەج ئەندامی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها خاوەنی ئیمتیازی دەستگای میدیایی هەولێر بەخێراتن دەکەم سەرچاوماناتی هەروەها دکتۆر ئاکۆ حەمەکەریم وەکو مامۆستای زانکۆ لە هەمان کادا هەڵسوراوی بزوتنەوەی گۆڕان لێرە حزوری هەیە بەخێراتنی جەنابیشتان دەکەم جێی خۆیەتی لێرە بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانە بکەم کە ئەمڕۆ بە پرسیارەکانیان و بە دەنگدانیان بەرنامەکە جوانترەکەن و لە پەیمانگای تەکنیکی بەختیاری و زانکۆی سلێمانیەوە تەشریفیان هێناوە سەرسەر و سەرچاوماناتن بەخێر بێن. بەڵێ ئەزیزانم هیوادارم کۆنتترۆلەکانتان حازرکەن بۆی بچینە لای دەنگدانی یەکەمی ناو ئەم ئەڵلقەی دووجار بیر بکەرەوە. ئایا هەڵبژاردننی پارلەمان تەرازوی هێزی لە هەرێمی کوردستان گۆڕی؟ بەڵێ نەخێر بڕیارم نەداوت کایە کەس دەست بە دەنگدان نەکاتا من ئاگادارتانەکەمەوە دووبارەیەکەمەوە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتترۆلەکانتان نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سەیە کە ئاگادارم کردنەوە سی چرکەتانە بێ بۆەوەی دەست بە دەنگدان بکەن. فەرمونون. دەستان خۆش بێ زۆر سوپاسان دەکەم. دکتۆر ئاکۆ بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. ئەو پرسیارە پێت وایە هەڵبژاردننی پەرلەمان هەبەستم هەڵبژاردننی 21 ئەیلولە تەرازوی هێزی لە هەرێمی کوردستاندا گۆڕی بێت بە لە بەرچاوگرتنی ئەوەی بزوتنەوەی گۆڕان و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی هەمیشە دەیوت ئێمە ناچینە دەسەڵاتەوە بەڵکو دەسەڵات وەردەگرین. بێگومان ئەم هەڵبژاردنە تەرازوی هێزی گۆڕی سەرەتا پلەبەندی هێزەکانی گۆڕی واتە ئەو هێزانە حەجم و قەبارەیان بەپێی لە یەکەوە داینەی تا ژمارەی کۆتایی ڕیزبەندیەکانی گۆڕانکاری بەسەرهات. ئەم هەڵبژاردنەوە تا هەڵبژاردننی 21 ئەیلول گرنگێکی زۆری هەبوو. ئەمە بۆ یەکەم جار بوو کە پارتی لەگەڵ یەکێتی نیشتیمانیە لە ساڵ 1992 بۆ یەکەم جار بوو کە بەجیا داوەزن. ئێمە زانین لە دوای شەڕی ناوخۆ ئەم دوو حیزبە لە ڕێگای ئەتیفاقی استراتیژیکە هیان بۆ هەچ هەڵبژاردنێک ئەنجام درابێت لە 2005 و لە 2009 بە یەک لیست دابەزیون یەک بەرنامەی سیاسیان هەبوو یەک کەمپینی سیاسیان کردو بۆیە قەوارەی ئەم دوو هێزە ڕوون نەبوو. ڕاستە لە هەندێک هەڵبژاردنە قەبارەی پارتی زیاتر دەرەکەوت لە یەکێتی بەڵام هەردووکان بانگەشەی ئەویان نەکرد کە ئەمانە قەبارەی ڕاستەقینەی خۆیانین بگرێت لەوە زیاترن.
بۆ یەگەرێمە بەراوردێک بکەین لە نێوان هەڵبژاردننی 2013 لەگەڵ 92 کە ئەمە هەر لەم دووجارەیە پارتیەکێتی بە یەک بەجیا دابەزیوەن ئەمە ئەبینین گۆڕانکاریەک لە بەندیەکەی ڕوویداوە. پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردننی ساڵ 1992 توانی لە سەدا 50 کورسیەکانی ناو پەرلەمان بەرێت لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی لە سەدا 49 بوو. دیارە ئەو ڕقەمە کەمتر بوو بەڵام دوای ئەوەی کە ڕێکەوتن گەر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەک جەبهە سیر بکەین وەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن وەکو جەبهەیەک سیر بکەین پێت وایە بە لەبەر چاوگرتنی ئەم حەقیقەتە تەرازوی هێز گۆڕاوە؟ بەڵێ بەس ڕێم پێ بە فکرەکە تاوەکەم وەڵامی ئەوەشە دەمەوە. ئێستا گەرم ڕقەمانە بەراوردکەین بەم هەڵبژاردنە بێگومان ڕاستە دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان لە چاو هەڵبژاردننی 2009 یا 2010 زیادی کردووە بەڵام ئەگەر بەراوردیکەین بە پێشووتر کە ئەو جارە بە تەنها دابەزیون ئەم جارش بە تەنها دابەزیون ئەبینی پارتی دیموکراتی کوردستان نزیکەی لە سەدا 13 دەنگەکانی دابەزیوە یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکەی لە سەدا 21 دەنگەکانی دابەزیوە. دیارە پارتی هەر هێزی یەکەمە لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە گۆڕانکاری بەسەر هاتوو زۆر بەوازەحی دیارە کە گۆڕانە لە پلەی دووهەما کە پێشووتر یەکێتی نیشتیمانی کوردستان کێبڕکەی هێزی یەکەمیە کرد ئێستا هەر نەک کێبڕکەی هێزی یەکەمەکە پلەی دووەمیشی لە دەستداوە بەڵکو ئێستا یەکێتی نیشتیمانی هێزی سێمە لە بەرامبەرە هێزەکانی ئۆپۆسیۆن بە بزوتنەوەی گۆڕانەوە توانیان پارێزگاری لە دەنگەکانی خۆیان بکەن ئەوەی کە لە 2009 هێنابیان بگرێت زیادیشی بکەن. ئێمە ئاگادارین کە لە ماوەی ڕابردووە کە هەردوو حیزبی دەسەڵاتدار و بەشێک لە میدیاکانیان زۆر گرە و لەسەرەوە کرا کە ئۆپۆسیۆن بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان لە هەرێمی کوردستان کە فوکوڵێکە و ئۆپۆسیۆن ئەو دەنگانی کە هێناوێتی لە 2009 دەنگی ڕاستەقینە نیە بەڵکو سوار ناڕزایی خەڵق بووە بۆیە چاوەڕێەوە کرا زۆر تەحلیلەکرا زۆر ئامار بڵاوە کرایەوە کە ئۆپۆسیۆن بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان دەنگەکانی کەم بکات بە ڕێژەیەکی بەرچاو کە دەیان پێشببینی جۆرا زۆر بڵاوە کرایەوە و دەرئەنجام دەرکەوت کە ئۆپۆسیۆن نەکردوانێتی پارێزگاری لە دەنگەکانی بکە بەڵکو دەنگەکانی زیادی کردووە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی هێزی یەکەمە ڕێژێکی زۆر دەنگی زیاد کردووە لە بە هەمان شێوە لە شاری هەولێر دەستن بەمانە تۆ پێ دوایە کە تەرازوی هێز بەڵێ من پێم وایە کە تەرازوی هێزەکەت ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر گۆڕینەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە کەواتە بە بڕوای تۆ بەڵێ چیتر ناکرێت بە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی بڵین لایەنەکانی دەسەڵات زۆر بە کورتی هەتام دقێمە پیان دەڵین لایەنەکانی دەسەڵات ڕەنگە هەچ کاتێک یەکێکیان لە دەسەڵات دەستوازی لە دەسەڵات هێنابوو بە ئۆپۆسیۆن ئەو وەختا توانین ئێمە ناوێکی تری لێ بنی بەڵام ویسم فکرەکە بۆ تاوەکەم بەڵگەر زۆر بە کورتی بێت بۆی کاتی بەرنامەکە استقلالکەین بۆ قسەی کاگاریانیش دوای دێمەوە لای تۆش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە پلەبەندیەکەی گۆڕاوە لە هێزە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ڕێکەوتنی استراتیژیەوە فەرمانڕەوایی کوردستانی کردو یەکێتی نیشتیمان شەریکێکی فەرمانڕەوای پارتی بووە. ئێستا ئەم دۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود پاشەکشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری کردوتە سەر هەڵوێستی ئەم حیزبە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێستا کۆمەڵێک ئاڕاستی جیاواز هەن ئاڕاستەیەک کە زۆر بەهێزە لە ناویاندا داوای ئەوەکە کە چاو بە ڕێکەوتنامەی استراتیژی بخشێنرێتەوە داوای ئەوە کات کە یەکێتی اختیاری ئۆپۆزیسیۆن بوون هەڵبژێرێت داوای ئەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارتی دوورکەوێتەوە ڕەنگە اختیارێکی تریانەوە بێت کە لەگەڵ لایەنەکانی تری وەکو گۆڕان یا ئۆپۆسیۆنە بەرێک دروستکەن یاخود ئیتلافێک هاوپەیمانەتیەک دروستکەن ئەمەش بێگومان کاریگەریە بێت لە سەر ئەو حکومەتی کە پرسیارێکەکەم گەر دوای قسەکانی کاگاریان وەڵامی ئەو پرسیارەشم بیتەوە ئێوە لە ڕابردوودا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی بزوتنەوەی گۆڕانەتان و یەکێتی نیشتیمانی کوردستان پاشکۆی پارتیە و یەکێتی لە موقعی قەرارە نییە و یەکێتی هیچی بەدەست نییە و یەکێتی هیچ ناکات و ئەتانوت کە پارتی دەسەڵاتی ڕەهای هەیە لە ئێستا شابینین پارتی دیموکراتی کوردستان گەر بە حسابی کورسیش بێت نزیکەی 8 کورسی زیادی کردووە کەواتە چۆن نەکرێت ئێوە پێتان وا بێ کە گۆڕانکاری لە تەرازوی هێزدا ڕوویداوە کاگاریانگیان دووبارە بەخێربی هەمان پرسیار پێت وایە لە دوای هەڵبژاردنەکان تەرازوی هێز گۆڕاوە بە لە بەرچاوگرتنی قسەکانی دکتۆراکۆش بەڵێ زۆر سپاس کاگیان من ڕێز و حرمەتم بۆ کاک دکتۆراکۆ بەخێرات نییە و خوێندکارە بە ڕێزانە کەم هیوادارم سوودمەند بن لەو مناقشەی ئێمایکەین و هەروە بینەرانیش کاتیان بە فڕۆ نەچێ من پێم وایە جوابانەوەی ئەو پرسیارە کە ئایا تەرازوی هێز لە هەرێمی کوردستان گۆڕاوە یان نا شێلگیری و یعنی ئەوەیەکی یەکجار زۆری ناوێ پێداگیریەکی زۆری ناوێت لە هەر کۆمەلگایەکە لە هەر سیستەمێکی حکومڕانیە کە دەنگ و ئیرادەی خەڵک حاکم بن و هەر 4 ساڵ جارێک هەموو هێزەکان
مەجبور بن بچنەوە بەردەمی عادەی تەفیز داواکردن لە میلەت و هەموو هێزەکان بکەونەوە بەردەمی اختیباری ئەوەی کە کامیان ئەبێتە دەسەڵات و کامیان ئەبێتەوە بە پۆزیسیۆن و ئەگەری جێگۆڕچێکردنی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەمیشە ئەگەرێکی وارد بێ کەواتە قسەکردن لەوەی ئایا هێز دەسەڵات یعنی ترازوی هێز لە هەرێم گۆڕاوەیان نا پرسیارێکی چارەنووساز نییە بەو دەرەجەیە هەر وڵاتی هەر کۆمەڵگەیە گوتم هەر سیستەمەی بەو پێڕەوە بەڕێوە بچێت بێگومان هەمیشە ئەگەری گۆڕانی تەرازوی هێز ئەگەرێکی کراوەیە و ئەگەرێکی سەلامەت و طبیعیە و چاوەڕوانکراویشە و یەک لە سیماکانی سیستەمی دیموکراتی و کۆمەلگای دیموکرات ئەوەیە کە دەساودەستی دەسەڵاتی تیا ڕووبات و هێزە سیاسەکان جێگۆڕچێ بە یەکتر بکەن بەڵام حقیقات ئێمە ئێستا لەبەردەم حقیقەتێکین لەبەردەم فاکتێکین کە بریتە لە ئەنجامەکانی هەڵبژاردننی 21 ئەنجامەکانی هەڵبژاردننی 21 پێمان ناڵێت تەرازوی هێز گۆڕاوە لەبەر کۆمەڵی خاڵکە هەوڵێن بە چڕی باسییان بکەم بە ئیجازەی کاگیارگان یەکەمیان ئەو هێزەی کە مدعی بوو کە تەرازوی هێز ئەگۆڕێ لە کوردستان و لە شیعاری مرکزی خۆیان باسی گۆڕینی تەرازوی هێزی کرد بەو معنایی کە ئۆپۆزیسیۆن ئەچێتە دەسەڵات و دەسەڵات ئەبێ بە ئۆپۆزیسیۆن ئەم هێزە کە وەک کاگیادگار باسی کوردی دەسەڵات وەردەگرین دەسەڵاتی وەرنەگرت دەسەڵات لە کوردستان لە دوو هێزی سەرەکی پێگاتوەیەکیان پارتی دیموکراتی کوردستانە بە هەموو مەقایسێک پارتی دیموکراتی کوردستان نەکرد پێگەکەی خۆی پاراستۆ زیادیشی کردووە و فراوان تریش بۆ لە هەڵبژاردننی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان پاشەکشە لە دەنگەکان و لە کورسەکانیان دروست بووە بەڵام ئەو پاشەکشەیە هەرگیز حتمیەتی دوورکەوتنەوە لە دەسەڵاتی پێ نابەخشێ ینی نابێتە هۆی ئەوەی کە ئەم حیزبە ئیتر بۆی نەبێتەوە دەسەڵات یا خود نەچێتەوە حکوومەت ئەمە پەیوەندی بە مفاوەزات و بە دانوستانی هێزە سیاسەکان هەیە کە چەند ڕۆژێکی دەست پێەکە بۆ مەسلەی تەشکیلکردنی حکوومەتی نوێ واتە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کەمیشی کردوێ بەڵام بە خوێندنەوەیشێتر بە پێوانەیەشێتر دیسان ئێستش یەکێکە لە هێزە براوەکان ئەگەر ئمە 5 هێزی ئەساسی بە براوە حساب بکەین بە ژماری کورسەکان یەکێتی ئەمە تا چەنەوە گەرە بە هێزەکە کە یەکێتی و پارتی جارێکی تر حکوومەت پێکمێننەوە کاکە یادگار پێم وایە بۆیە ئەڵێم ترازوی هێز نەگۆڕاوە چونکە احتیمالی پێکهێنانەوەی حکوومەتی هاوباش لە نێوان پارتیوێکێتی احتیمالیشی واریدا و یەکێکە لە سیناریۆ نزیکەکان چونکە هەر بە ژمارە هەر وەگەڵێ بە زمانی ژمارەش تەماشا بکەین کۆی کورسەکانی پارتیوێکێتی لەم هەڵبژاردنەیە ئەکاتە 56 کورسی 56 کورسی حسەی قانونی دروستە بۆ پێکهێنانی حکوومەت و وەرگرتنی متمانی پەرلەمان ئەگەر درێژە ڕێگات پێدەم قسەکان یەکێک تەواوکە ئەی ترسی ئەوەش هەیە ئەوترێت کە ئەڵەنگە یەکێتیش لە بڕیارێکی چارەنووسازە بە گەڕانەوە بۆ قاعیدەی خۆی و سەرکردایەتی خۆی ببێت بە ئۆپۆزیسیۆن ئەو کاتە تەرازوی هێز دیسان ناتوانین ئیدعا بکەین کە تەرازوی هێز گۆڕاوە چونکە فی كل الأحوال لە هەموو حاڵەتێکە هێزی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە پێگە و کورسی و قەبارەکەی خۆی پاراستۆ زیادیشی کردو و مکلفە بێ بە دروستکردنی حکوومەت بەپێی ئەو یاسایانی لە کوردستانە کاری پێ دەکرێت لە ساڵی ئەگەر بمبووری هەتا بە معنای دیکەش ئەگەر بمانەوێ لە چەمکی گۆڕینی تەرازوی هێز بڕوانین بە مەفهومەکانی دیکەش دیسان هەر وەک دەڵێ بە فریامان ناکەوێ بتوانین بڵێن تەرازوی هێز گۆڕاوە بۆ نمونە سیمایشی تری گۆڕینی تەرازوی هێز بریتێ لەوەی کە با بڵێن هێزێک لەوەتەی حکوومەت لە کوردستان هەیە کە ئەبینین هەمومان هیچ وەختێک یەک هێز نەیتوانیوە بە تەنیا حکوومەت تشکیلکە وەختە هیچ هێزێک نەیتوانیوە زۆرینەی ڕەها بۆ تشکیلی حکوومەت بەدەستبێنێ ئەم جارش هەمان ئەنجاممان چنیوەتەوە یعنی دیسان هیچ حیزبێک ئەم جارە بە تەنیا ناتوانێت حکوومەت تشکیلگا کەواتە سیستەمی حکوومەتی شەراکەت و حکوومەتی ئەتیلافی ئەم جارش بەردەوامە بێت کەواتە بەم شێوەیەش تەرازوی هێز نەگۆڕاوە بە شێوەیەکی تر ئەگەر لێی بڕوانین بزوتنەوەی گۆڕان خۆی بە هێزی براوەی دووهەمەزانە دروستە لە ڕووی ژمارەی دەنگەوە ئێستا هێزی دووهەمە بەڵام ئەومان بیر نەچێ ئەم هێزی دووهەمە ئێستا 14 کورسی لە خوار هێزی یەکەمەوەیە ئێمە لە ئەگەر سەرنج بین لە 92 وەکو کاگاکۆ باسی کرد هەڵبژاردنەکانی کوردستان ڕاستە پارتی هێزی یەکەم بۆتیایە بەڵام هێزی دووهەم ڕەنگە بە کورسیەک بە نیو کورسی بە کورسی نوێک لە دوای ئەوە بوو بێ ئەم جارە هێزی دووهەم 14 کورسی لە دوای پارتیەوەیە کەواتەوە بۆ چوونەی بزوتنەوەی گۆڕان لە چیوە سەر چاوی گرتبوو بمبورە من توانم تەفسیرێکی بدەمێ
تەرازووی هێز لە هەرێمی کوردستان نەگۆڕاوە بەڵام تەرازووی هێز یەکلابوونەوەی سڕاعی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەم جارە ڕوون بۆەوە بە سەرکەوتن و بە زیادبوون و گەورەتربوونی بزوتنەوەی گۆڕان لە چاو یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆتایی هات من پێم وایە دوو مؤشری جددی ئێمە لەم هەڵبژار ناتوانین بخوێنێنەوە یەکیشیان ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان ئێستا گەورەترە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام دیسان منیش هەر خوێندنەوەی خۆشمان هەیە بۆ ئەوە پێمان وایە ئەمە ئێستا ئاشکرا بوو ئەجینا لە تەسەوری ئەمە وایە کە لە جیابوونەوەی باڵی ڕیفۆرم و دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و انتخاباتی پێشوەوە ئەو باڵی کە لە یەکێتی پشتیوانی بزوتنەوەی گۆڕان و لە تەیارەکەی کاگنیشوران مستەفا کرد زۆری نەبوو بەڵام ئەوەی مایەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی و قیادەکەی ئێستای کەمی نەبوو بەڵام هاو پەیمانێتی و هاو لیستی لەگەڵ پارتی وای کرد ئەم حقیقەتە دەرنەکەوێ ئەم جارە دابەزینی یەکێتی نیشتیمانی بە یەک لیست و هەموو حێزەکانی تریش بە یەک لیست دەرفەتی ڕەخسان بۆی خەڵک مەشهەدەکە ڕوونتر ببینێ و بچووک بوونەوەی یەکێتی نیشتیمانی آخر قسم تەنها ئەوەندەیە کاک یادگار من پێم وا بێ مؤشری جددی کە ئێستا بیخوێنینەوە لەم هەڵبژاردنە ئەوەیە کە هێزی یەکەم دەرفەتی مناوەرەی لە جاران زیاترە چونکە ئەگەر جاران لەگەڵ هێزی دووهەما کورسی نوێن و کورسی دوو کورسی کەم بوو بێ ئێستا 12 کورسیان فەرقە لەگەڵ هێزی دووەم بۆیە مناوەرەیەکی جددی ئەتوانێت بکات لەگەڵ هەموو هێزەکان کەواتە هەڵبژاردنەکە توانی پارتی دیموکراتی کوردستان گەر بەهێز بوو بێ بەهێزتریکە من ئەڵێم هەڵبژاردنەکە تەرازوی هێزی بەو معنایە نەگۆڕی کە دەسەڵات ببێ بە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن بێ بە دەسەڵات و ئەو هێزش کە بچووک بۆ کە یەکێتی نیشتیمانیە دیسان لە بەردەمی حتمیەتی بە ئۆپۆزیسیۆن بوونان نییە ئەتوانی دیسان دەرفەتی هەیە مشارێک بێت بەڵێ سپاس دەکەم دکتۆر نامەوێت هەموو قسەکانی کاگاریان بۆ دووبارەکەمەوە بەڵام ئەو ئەڵێت کە تەرازوی هێز نەگۆڕەوە تۆ پێشەوە ژەر پرسیارەکەی پێشووتریش گەر لەوەی کە ئایا پارتی دەسەڵاتی ڕەهایە یان نە پێم وابێ کاگاریانیش ئاماژەی بۆدا کە هیچ هێزێک بە پارتی دیموکراتی کوردستانەوە کە ژماری دەنگەکانی زیادی کردووە ناتوانێت بە تەنها حکومت بێنێ من کاتێک بە پارتی دیموکراتی کوردستان ئەڵم دەسەڵاتی ڕەهایە کاتێک کە بتوانێت بەبێ هیچ هێزێک حکومت پێک بێنێت واتە نیوەی سەروی دەنگەکانی یا کورسیەکانی پەرلەمان بێنێ 56 دەمبوری کاکو من نەموتەوە پارتی دیموکراتی کوردستان هێزی ڕەهایە بە پێچوانە پێش وەڵامی پرسیارەکەی کاریادگار کەوتی ئایا ڕەهایان وتمەوەکو خۆی ماوەنی حکومەتی ئەم جارە شەرە بێ مؤتەلیف بێ وەکو جارە کەواتە پارتی دەسەڵاتی ڕەهانیە لە کوردستانە لەبەرەوەی نەیتوانیوە نیوەی دەنگەکان بێنێت تا حکومت کەسیش بەبێ پارتی ئەتوانێت حکومت پێک بێنێت بەڵێ توانێت ئەگەر بڕێم پێ بێ من هەندێکشە ڕوونکەمەوە پێشەوەی وەڵامیەوە بمێکە هێزی ترەتوانێت بەبێ پارتی حکومت پێک بێنێ یاخودنا ئەگەر تۆ لە ڕووی جوگرافیەوە سەیری نەخشەی کوردستان بکەیت کە ئێمە باز لە گۆڕانی نەخشاکەین ئەوەی کە پێشوو بە ژمارە باسمان کرد کە گۆڕانکاری تێدا ڕووداوە سەیری نەخشەی جوگرافی و ئیداری هەرێمی کوردستان کە پارێزگای سلێمانی کە بە قەبارەی جوگرافی نزیکی هەردوو پارێزگاکەی ترە یاخود دەتوانم بڵێم نیوەی هەرێمی کوردستانە لە 45 دەنگدەری هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانیە و کە پێشتر بە هەرێمی سەوز ناسراوە ئێستا ژەرم تەسمیێماوە لە بەرامبەر پارێزگای دوهۆک و هەولێرت هەیە کە بە هەرێمی زەرد ناسراوە ئەم دوو پارێزگایە گۆڕانکاری بەسەر هاتووە سەیری کە لە پارێزگای سلێمانی کە لە 14 قەزا پێک دێت لەم 14 قەزایە یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێشووتر لە هەر 14 براوە بوو لەم جارەیە تەنها لە دوو قەزای زۆر بچووک کە ماوەت و چوارتان کە کەسافەی سوکانی تێدا کەمە بردوێتەوە لە بەرامبەر بزوتنەوەی گۆڕان لە 12 قەزاکەی ترا بردوێتەوە لە بەرامبەرە لە هەولێر و لە دوهۆک لە شاری هەولێر 7 قەزایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای براوەیە کە کۆیە لە بەرامبەری شەپارتی لە 6 قەزا براوەیە زائیدەن دوهۆک کاکاتە 12 یعنی ئەگەر تۆ بە یەکەی ئیداری وەری بگری بە جوگرافی وەری بگری جۆرێک لە هاوسەنگی هێزێ لە ڕووی جوگرافیەکەی ئیداریەوە بزوتنەوەی گۆڕان لە 12 قەزا براوەیە پارتی دیموکراتی کوردستان لە 12 قەزا براوەیە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە 3 قەزا ئەگەر وەکو یەکەی ئیداری وەری بگری کە کوردستان هەموو هەرێمی فەرق و جیاوازی ئەم جارە لە نێوان هێزی یەکەم و دووەم جاری پێشوو نییە بۆ نمونە بڵین یەکێتی 29 کورسیەیە و پارتی سیەیە ئەم جارە ئێمە 14 کورسی فەرقی لە بینی گۆڕان و پارتیە چۆن نەکرێتەوە بڵێ تەرازوی هێزمان گۆڕیوە بەڵێ ڕاستە ئەو جیاوازی هەیە کە من لە کەوانەیە کە پێتەڵم ئەو هێزی کە ئەو ژمارەی کە پارتی دیموکراتیکە هێناوێتی قەبارەی ڕاستەقینەی خۆی نییە ئەو هەموو گومان و ئەو هەموو گلەی و ئەو هەموو ڕەخنە و پێشلکاری کە لە هەڵبژاردنە هەبوون پێمانەڵێن کە ژمارەی قەبارەی ئەو کورسیانی کە پارتی هێناوێتی زۆر پێت وایە دەنگەکانی گۆڕان قەبارەی ڕاستەقینەی گۆڕان بن ئەمەی کە کۆمیسیۆن ئەعلان کورسیەکە نەخێت هەر بەپێی ئەو ڕقەمانی کە کۆمیسیۆن کەمترە یا زیاترە زیاترە بڵێن
بەپێ ئەو ڕقمانی هەر تۆ وەکو ئەندامێکی ئەو ژوورە کە تەسەورەکەم لە مستقبلی شەبێبی بە بەرپرسی ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان هەست ناکەی ئۆپۆزیسیۆن هەمیشە بۆ خۆی باشەڵێ و بۆ لایەنەکانی دەسەڵات خراپ بۆچی دەنگەکانی پارتی کە 38 کورسیە ئەبێت کەمتر بێت بۆچی دەنگەکانی گۆڕان بۆ نمونەکە 24 کورسی ئەبێت زیاتر بێ ئەمە قسەی من نییە ئەمە قسەی من نییە ئەو ڕێکخراوە ناوخۆی و نێودەوڵەتیانی کە چاودێری هەڵبژاردنەکانیان کردو هەر لە کۆمکاری عەرەبی هەر لە ڕێکخراوی شەمس هەر لەو ڕێکخراوانی کە سەر بە یەکێتی ئەوروپی بوون و هەندێکی زۆر لەو ڕێکخراوە ناوخۆیانە وەکو پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن یاخود چەندی تر هەمووی باز لەوەکەن کە تەزویراتێکی زۆر لە کوردستانە کراوە تەزویراتەکان زۆرن و ئاستەکانیان جیاوازن هەر قسەکردن لەسەر ئەوەی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کە کۆمسیۆنێکی سربەخۆ نیە کە لە ئەساسە سەرۆکی کۆمسیۆنەکە و ئەندامی کۆمسیارەکانی بۆ دڕونکەمەوەی بەرنامەکە لەسەر ئێمە ئەو شتەکاری نییە ئەمە قسە لەسەر ڕقمەکان هەر بەپێ ئەو ڕقمانی هەر بەپێ ئەو ڕقمانی کە کۆمسیۆن لە سایتەکەی خۆیان بڵاوی کردوەوە بزوتنەوەی گۆڕان قەبارەی 25 کورسیە 24 نیە ئێمە ئێستا بەراوردێکمان کردووە لە ژماری دەنگی کاندیدەکان لەگەڵ ئەو ژماری کە کۆمسیۆن ئەلانی کردو فەرقێکی زۆر هەیە کە ئەوەی لێ خوێنرێتەوە کە تەلاعوب بە سەوتەکان کراوە بەشێکی زۆر لە سەوتەکانی ئۆپۆزیسیۆن دابراوە بەڵام من پێشتر پرسیارێکت کرد ڕێگات پێ نەدام کە وەڵامی بدەم کە بۆچی پارتی دیموکرات ڕاستە جیاوازیەک هەیە بەڵام بۆچی ئەو جیاوازیە گەورە نییە لەبەر کۆمەڵێک هۆکار یەکەم هەر سێلایانی ئۆپۆزیسیۆن لە دواکۆبوونەوەی خۆیانە بڕیاریان داوە کە بۆ بەشداریکردن لە پرسی حکومەت و چەند پرسێکی تریشە هاوبەش بن بە هاوبەش بڕیار بدەن ینی ئێستا گەرە و 24 کورسی و دە زایدەن 6 کاتە 40 کورسی کە ئەمە زیاترە لە قەبارەی پارتی دیموکراتی کوردستان ئێستا لە ناوی کەتی نیشتمانی کوردستانە ئیتیجاهێکەیە کە ئیتیجاهێکی بەهێزە ئەوەیە کە بە هیچ شێوەیەک بە تەنها لەگە پارتی دیموکراتی کوردستانە حکومت پێکنێنن تەنانەت عادل موراد کە سکرتێری ناوەندی گشتیانی یەکێتیە ئەڵێ ئەگەر هەچ هێزێک بە تەنها لەگەڵ پارتیە حکومت پێک بێنێ ئینتیحارە یاخود ئەگەر بێ بەشکردنی گۆڕان لە حکومەتە بەڵێتەنها بۆی بۆ بینەری ژڕون بێ ئێمە ئەمڕۆکان بەرنمەیە تۆمارەکەین مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەدان چکە دواتر کە بەرنمەکە دابزێ ڕەنگە بینەر بڵێت ئەوە نەتیجەکەی دەرکەوتووە چۆن قسەی لەسەر بڵێ یعنی احتیمالێک هەیە هاوپەیمانێتیەک دروست بێ ئەم هاوپەیمانێتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن 40 کورسی یەکێتی نیشتمانی کوردستان 18 کورسی کاکاتە 58 کورسی کە لە هی پارتی دیموکراتی کوردستان زۆر زیاترە و ئەم هێزانە بتوانن حکومت پێک بێنن من ناڵم پارتی بێبەشەکرێت لە حکومت یا دژایەتیەکرێ بەڵام ئاساییە لە پەرلەمانی عێراق لە 2010 هەمان شت ڕوویدا کاتێک کە لیستی عێراقیەن 92 کورسی هەبوو براوە بوو لە بەرامبەر هاوپەیمانێتی نیشتیمانی 89 کورسی هەبوو بەڵام دوجار هاوپەیمانێتی نیشتیمانی حکومەتی پێکەنا چونکە توانی ئیتلافێک دروستکە لە ناو پەرلەمانە بۆیە ڕاستە جیاوازی دەنگەکان هەیە پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ڕێژەیی دەنگەکانی زیادی کردووە بەڵام ئەمە مانای وان نییە کە پارتی توانێت حکومت پێک بێنێ پارتی پێویستی بە هێزەکانی تر هەیە و ئەگەر بێت و هاوپەیمانێتیەکی تر دروست بێت کە احتیمال هەیە دروست بێت ئەوە ڕەنگە پارتی ژۆکولانەکان تر بەشداری ناوبڕا پێش ناوبڕەکە پرسیارێک لە یەکەم سەبارەت بە گۆڕینی تەرازوی هێز و ئەوەی کە بۆ نمونەیەکێتی لە دەسەڵاتە نامێنیان ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵێکی لە ڕۆژنامەکانی کوردستان ئەڵێت گوایە یەکێتی بووە بە هێزی سێم تەنها قسە و شیکاری ڕۆژنامە نووسەکانە ئەگینا لە دێگەڵە بەملاوە یەکێتی دەسەڵاتە و دەسەڵات بە دەنگی کەم و زیاد نییە ئەمەوێ دوای ناوبڕەکە پێم بڵێ کە ئیرادە هەیە بۆ ڕادستکردنی ئاشتیانەی دەسەڵات ئەگەر تەرازوی هێزیش بە قسەی تۆ بێت کە ئەڵەی گۆڕاوە بینەرانی ئەزیزم ناوبڕێ گۆرەگرین و بەردەوامە بین لەگەڵتان.